شاندی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کاظمی لە واشنگتۆن زنجیرەیەک کۆبوونەوەی سیاسی و ئابووری ئەنجامدا. لەو چوارچێوەیەدا مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبووەوە. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت کۆبوونەوەکە لە شوێنی حەوانەوەی کاظمی لە واشنگتۆن بەڕێوە چووە و گرنگترین ئەو دۆسیانەی کە جێگەی بایەخی وڵاتن لەگەڵ چۆنێتی گەشەپێدانی زیاتر بە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا لەسەر جەمبوارەکاندا تاوەتوێ کراوە. لە ڕاگەیەنراوەکەدا ئەوەی خراوەتە ڕووکە لە تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەدا سەبارەت بە ژمارەیەک دۆسیەی گرنگی نێوان عێراق و ئەمریکا گفتوگۆ کراوە. لەوانە پەیوەندیەکانی ئابووری و هاوکاریەکان لە بواری گەشەپێدان و وەبەرهێنان، بەرەنگاربوونەوەی پەتای کۆڕۆنا و هاوکاریە دووقۆڵیەکانی نێوان هەردوو وڵات لە بەرەنگاربوونەوەی تیرۆر و گفتوگۆی استراتیژی نێوان هەردوو وڵات. لای خۆشیەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردەوە کە مایک پۆمپیۆ ئاشکرای کردووە بڕی 204 ملیۆن دیناری دیکەی لە چوارچێوەی یارمەتیە مرۆییەکان پێشکەش بە گەل و پەنابەرانی عێراق لە ناوچەکە کردووە. مایک پۆمپیۆ ئاماژەی بەوە داوە کە بەوەیش لە ساڵی 2009 تا ئێستا 706 ملیۆن دۆلاریان لە ڕێگەی نووسینگەی نیشتەجێکردن و کۆچ و کۆچبەران لە وەزارەتی دەرەوە و نووسینگەی یارمەتیە مرۆییەکانی سەر بە ئاژانسی ئەمریکا بۆ گەشەپێدانی نێودەوڵەتی پێشکەش بە عێراق کردووە. لایەکی دیکەوە سەرۆکوەزیرانی عێراق چاوی کەوت بە ژمارەیەک لە ئەندامانی کۆڕبەندی پیاوانی کار و ژووری بازرگانی ئەمریکا. بەپێی ڕاگەیەنراوێکی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق لە دیدارەکەدا دان برۆلیەت وەزیری وزەی ئەمریکا ئامادە بووە. لە میانی دیدارەکەدا مستەفا کاظمی جەختی کردووەتەوە لەسەر ئەوەی حکوومەتی عێراق ئامادەیە هەموو ئاستەنگەکانی بەردەم کاری کۆمپانیاکانی ئەمریکا لە عێراق لا ببات. هەروەها کاظمی ڕوونی کردووەتەوە کە دەرفەتی باش لە بواری وەبەرهێنان لە بەردەم پیاوانی کار و کۆمپانیاکانی ئەمریکا لە عێراق ڕەخساوە. داواشی لە بانکەکانی ئەمریکا کردووە کە هاوکار بن لە پێشخستنی سیستەمی بانکیەیی لە عێراق. ئەندامانی کۆڕبەندی پیاوانی کار و ژووری بازرگانی ئەمریکا ئامادەیی کۆمپانیا زەبەلاحەکانی ئەمریکایان نیشان داوە لەوەی بۆ کاری وەبەرهێنان ڕوو لە عێراق بکەن. پێشتریش کاظمی پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا ئەنجامدا و لە میانیدا باسییان لە هەوڵەکان بۆ سەقامگیری بازاڕی جیهانی نەوت و دووبارە گەڕانەوەی هاوسەنگی بۆ نرخی نەوت و بازاڕەکە کردووەتەوە. شازادەی جێنشینی سعودیا و سەرۆکوەزیرانی عێراق هاوکات جەختیان لە گرنگی پابەندبوونی سەرجەم وڵاتانی ئەندام بە جێبەجێکردنی ڕێکەوتنی کەمکردنەوەی بەرهەمێنانی ناوت کردووەتەوە.